نوری نەمر. بەرجی پێنجەم، نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. جیم، ڕەوانەوەی گیانی شکست. بەم هەنگاوەی دوایی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم توانی گیانی معنەوی پێشوو بگەڕێنێتەوە بۆ موسڵمانان. هاوڵانیش لەلایەن خۆیانەوە لە جاران بە ئەزموونتر بوون و پتر هەستیاریان دەنوان لە پەیبردن بە وردەکاری فەرمایشتەکانی سەروەر. بەڵام هەواڵی ئەو شکستە کاتیەی دووچاری موسڵمانان بووبووەوە بە خێرایی بڵاوی کرد بە دەوروبەری مەدینەدا و بووە هۆی ئەوەی هەندێک هۆزی عەرەب و جوولەکە تەماع بیانگرێت و چاو ببڕنە مەدینە. بۆیە زۆر پێویست بوو ئەو شکۆیەی لە ئەحوددا زامدار کرابوو بێتەوە جێگەی جارانی و هێز و زەبری ڕاستەقینەی موسڵمانان بگەڕێنرێتەوە. ئەوەش ئەرچێک بوو دواخستنی هەڵ نەدەگرت. لە ساڵی چوارەمی کۆچیدا پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕووی کردە هۆزی بەنی نەضیر کە لەگەڵ بتپەرستانی مەککەدا دەستیان تێکەڵ کردبوو. زۆر دەمێک بوو هۆزی ناوبراو لە سنووری خۆیان دەرچوو بوون و دوو جاریش هەوڵی تیرۆرکردنی پێغەمبەریاندا بوو. ئەو هۆزە پشتیان بە یارمەتیەکانی بتپەرستانی مەککە و دووڕوەکانی مەدینە دەبەست و بڕیاری جەنگیاندا بوو دژی پێغەمبەر و وایان دەزانی کە لەو دیوی قەڵا تۆکمەکانیانەوە پارێزراو دەبن و دەستی موسڵمانانیان ناگاتێ. ئەوە بوو تەنها 15 ڕۆژ دوای گەمارۆدانیان بە ناچاری خۆیاندا بەدەستەوە و ڕازی بوون بەوەی لە مەدینە دوور بکەونەوە. بەمەرجێک ئەوەندەی لە توانایاندایە بە کۆڵ و بار لەگەڵ خۆیان بیبەن. لەگەڵ ئەوەشدا دڵخۆش بوون چونکە لە مردن ڕزگاریان ببوو. بۆیە پێش بەجێهێشتنی مەدینە ئاهەنگێکیان سازدا کە شارەکە لەوە پێش ئاهەنگی لەو جۆرەی بەخۆیەوە نەدی بوو. لە ڕاستیدا مرۆڤ سەری سۆر دەمێنێت لە پەستی خەڵکانێک کە لە بری پەژارە و دڵتەنجی ئاهەنگ دەجێڕن بە بۆنەی جێهێشتنی زێد و نیشتیمانیانەوە. 4. بەدری بچووک. ئەوە بوو ئەبوو سوفیان پێش گەڕانەوەی لە ئوحود بە موسڵمانانی وت بۆ ساڵی داهاتوو شوێنی بەدر وادەی دیداری جەنگمان دەبێت. پێغەمبەریش صلی الله علیه وسلم ئەم داوایەی قبول کرد. پێغەمبەر صلی الله علیه وسلم بە تەواوی سوپاکەیەوە و لە کاتی دیاریکراودا لە بەدر ئامادە بوو. 1-2 ڕۆژ مایەوە و چاوەڕێی ئەبوو سوفیانی کرد، بەڵام هیچ شوێنەوارێکی بتپەرستان دەرنەکەوت. بۆیە گەڕایەوە بۆ مەدینە. ئەو ڕووداوەش چووەتە ناو مێژووی ئیسلامەوە و ناوی بەدری بچووکی لێنراوە چونکە تێیدا موسڵمانان سەرکەوتنێکی وەک سەرکەوتنی بەدریان بەدەستێنا، ئەگەرچی بە پێوانەیەکی بچووکتریش بێت. کاتێک نوعایمی کوڕی مەسعود هات بۆ لای پێغەمبەری خوا و وتی کە ئەبوو سوفیان سوپایەکی زەبەلاحی ڕێخستووە و ڕووی کردووەتە بەدر، مەبەستی ئەوە بوو ورەی موسڵمانان لاواز بکات. بەڵام بەو هەواڵە ئەوەندەی تر باوەڕی ئیمانداران زیادی کرد. قورئانیش ئاماژە بەوە دەکات و دەفەرموێت الذين قال لهم الناس إن الناس قد جمعوا لكم فاخشوهم فزادهم إيمانا وقالوا حسبنا الله ونعم الوكيل. ئەوانەی کە خەڵکی باوەڕ لاواز پێیان دەڵێن بەڕاستی خەڵکی بێباوەڕ و خوانەناس خۆیان بۆ ئێوە کۆ کردوێتەوە و خۆیان بۆ ئێوە مەڵاز داوە، لێیان بترسن و خۆتان تووشی بەڵام مەکەن. بەڵام ئەوان واتە ئیمانداران بەو پڕوپاگەندەیە باوەڕیان زیاتر دامەزرا و وتیان خوامان بەسە کە یاریدەدەر و یارمەتی دەرێکی چاکە. دوجار موسڵمانان بەو پەڕی ئاسوودەیەوە لە بەدری بچووک گەڕانەوە. ئیدی سەر لە نوێ کەشی ئارامی و ئاسایشی ئیسلام باڵی بەسەر هۆزەکانی بیاباندا کێشایەوە.